ڕووپۆشکردنی باڵەخانەکان بە شوشە دیمەنێکی جوانتر دەداتە باڵەخانە و شارەکان. شوشەکان بە تەبەقی گەورە گەورە دەهێن و لە باشووری کوردستان لەدلەت دەکرێن. شوشەکان پێش ئەوەی هەڵبواسرێن بە چەندین قۆناغی دیکەی بەرهەمێناندا دەڕۆن بۆ ئەوەی بە ئاسانی نەشکێن و لە کاتی شکانیشدا زیان بە کەس نەگەێنن. شوشە ئێستا بە شێوەیەکی گشتی تەنها بۆ پەنجەرە و دەرگاکان بەکار نایەت، بەڵکو بۆ زۆر بەکارهێنانی دیکەش بەکاردەهێنرێت، بە تایبەتی بۆ ڕووپۆشکردنی باڵەخانەکان. باڵەخانەکان کاتێک بە شوشە ڕووپۆش دەکرێن دیمەنیان جوانتر دەبێت و سوودێکی زۆریش بە باڵەخانەکان دەگەیەنێت. لە باشووری کوردستان کارگەی بەرهەمێنانی شوشە نییە، بۆیە بە تەبەقی گەورە گەورە لە دەرەوە هاوردە دەکرێن. بە شێوەیەکی گشتی شوشە لە لم دروست دەکرێت، لمی دەریا و لمی بیابان و کانەی لمی تایبەتی شوشە. ئەو جۆرە لمەی کە شوشەی لێ بەرهەم دەهێنرێت دەبێت هەندێک نەرمی زیاتر بێت. بەرهەمێنانی شوشە بەرهەمێنانێکی قورسە و پێویستی بە تەکنەلۆژیای زۆر بەرز هەیە. هەندێک جاریش پێویستی بە پاڵپشتێکی تەواوی حکومەت هەیە بۆ ئەوەی بە باشترین شێوە بەرهەم بهێنرێت. لم کۆ دەکرێتەوە و دەبرێتە کارگا تا پلەی توانەوە لمەکان گەرم دەکرێن. پاشان لەگەڵ چەند مادەیەکی کیمیاوی کارلێکی پێدەکەن و بە چەند قۆناغێکی یەک لە دوای یەکدا دەبنە شوشە. لە باشووری کوردستانیش داخوازیەکی باش لەسەر شوشە هەیە، لەبەر ئەوەی تاوەر و باڵەخانەکان زۆر بنیاد دەنرێن. ئەو باڵەخانانەش بەشێکی زۆریان بە شوشە ڕووپۆش دەکرێت. بۆیە بەرهەمی شوشە بە تەبەقی گەورە زۆر هاوردە دەکرێت. لە باشووری کوردستانیش چەند کارگەیەکەن کاریان تەواوکردنی قۆناغەکان و لەدلەتکردنی شوشەکانە بۆ باڵەخانە و تاوەرەکان. کاگەمین لەبەرەوەی کە شوشە لێرە دروست ناکرێوانە؟ بەڵێ. ئێوە شوشەکانتان لەکوێنن؟ ئێمە حەسەبی منشأ هەیە، مەسەلەن منشەی تورکی هەیە، دروست کراو بەستە لەوێن بە دروستکراوی بە حازری بۆمان دێ. باشە. ئەو جایان بەفەلی دێ بۆ خۆ دایبگریان بە سەنووقی کارتۆنی دێ. ئەم وڵاتانی دەوروبەرمان کامیان شوشەیان باشترە؟ لەلایەنی کوالیتی تورکیەکە باشترە. کوێی ترێنن بێتگە لە تورکیەوە؟ ئێرانی دێ، سینی دێ، بەس عادەتەن ئێمە زیاتر لەسەر تورکیەکە ئاڕۆین. باشە بۆ تورکیەکە باشترە لە ئێرانیەکە؟ لەلایەنی نەقاوەت پاکی جامەکەیە و لەلایەنی ئاسانی ئیشکردن لەسەری بەعزە جامێک هەیە دێ ڕقا ناتوانانی بە ئاسانی بیشکێنی، خەسار زۆر لێ ئەدا. لایەنی مەسەلەن ئێرانیش هەندێک نەوعا جامێکی هەیە بۆ خۆش پاکشە، بەس چۆن بلێ چۆن گرێگرێکی یادێ ئیتر جامەکە ناشرینە بێت، مەساحەیەکت لە پێشاو هەبێ گرەیەکیت یا هەبێ ناشرینە. دوای گەیشتنی تەبەقە شوشە گەورە قورسەکان بۆ ناو کارگا بە پێی داواکاری بۆ دەرگا و پەنجەرە و ماڵ و باڵەخانەکان لەدلەت دەکرێن. تەبەقە شوشە گەورەکان دەخرێنە سەر دەستگایەک کە دەمەکەی ئەڵماسە و بە شێوەیەکی ئۆتۆماتیکی و بە پێی داواکاری شوشە گەورەکان لەدلەت دەکات بە خێرایی و وردبینیەکی زۆرەوە.
ئەمە هەواشی لە ژێرە بۆی بە ئاسانی هاتی ئەوە سەگەر هەستکەوە هەوایەکە لە بن جامەکەدا بەرزانی هاتی سوێ پێگەی بە ئاسانی توانی هاتی سوێ پێ بکەیت بە چ باڕێک باڵی پێوانە لە 2 هەتا 2.5 دوو هەتا دوونی و باڕی هەوایە بۆی بەرزی کاتەوە بەرزی کات بارزوی خۆی ئەو کەسەی لەسەری شەقایسایمە بە چە پەنجەیەکەی جوڵێنی زۆر بە ئاسانی بە 1.5 توانی بە بیدونێت 1.5 بەسەگەر هەواکە نەما ناتوانی بیدونێنیتەوە دوای لەدلەتکردنی تەبەقە شوشە گەورەکان دەچێتە قۆناغی گەرمکردن و دەچێتە ناو فڕنێکەوە. پازدە تاوەکو 20 ساڵ لەمەوە پێش لە باشووری کوردستان بۆ دروستکردن و دانانی شوشەی باڵەخانە و ماڵەکان بە قۆناغی گەرمکردندا نەدەڕۆیشت، بۆیە ئەگەر پەنجەری ماڵێک یاخود باڵەخانەیەک بشکایە دەبووە پارچەی گەورە گەورە و مەترسی دروست دەکرد بۆ خەڵکی. بەڵام دوای پێشکەوتنی تەکنەلۆژیا و گەیشتنیان بە باشووری کوردستان ئێستا شوشە و جامەکان دەچنە قۆناغی گەرمکردن. شوشەکان دوای بڕینیان دەچنە ناو فڕنێکی گەورە و گەرمەوە کە پلەی گەرمیەکەی نزیکەی 600 پلەی سیلیزیە لەسەر و سفرەوە. دوای گەرمکردن هەر لە ناو هەمان دەستگادا شوشە گەرمەکان ڕاستەوخۆ سار دەکرێنەوە تاوەکو نزیکەی 40 پلەی سیلیزی سەر و سفر. دوای دەرهاتنی شوشەکان لە ناو فڕنەکە زۆر پتەوتر دەبێت و بە ئاسانی ناشکێت. ئەگەر بشکێت تەواو ورد ورد دەبێت، بە ئەندازەیەک ورد دەبێت ئەگەر بکەوێت بەسەر مرۆڤیشدا هیچ زیانێکی پێ ناگەیەنێت. جیاواز لەو شوشانەی کە پێشتر گەرم نەکراون و نەچوونەتە ناو ئەو جۆرە فڕنانەوە. ئێستا من دوو جامم لە بەردەسایە، ئەم جامەیان هێشتا نەچۆتە ناو ئەو فڕنەی کە پلەی گەرمیەکەی نزیکەی 600 پلەی سیلیزیە. ئەم جامەی دیکەشیان کە لە دەستە چاپمە چۆتە ناو ئەو فڕنە و دوای فڕنەکەیە، بەرهەمی دوای فڕنەکەیە. ئەم فڕنە سوودی ئەوەیە ئەگەر ئەو جامە لە بەرزایکی زۆرەوە بکەوێتە خوارەوە یاخود بشکێ نابێ بە پارچە پارچەی گەورە و ناکەوێت بەسەر کەسە، یان زەرەر و زیانی نابێ بۆ دەوروبەرەکەی و کەس ئەزیێت نادا. بەڵام ئەو شوشەی کە نەچۆتە ناو فڕنەکەوە ئەگەر بشکێت لەتی گەورە گەورە دەبێت، خوا نەخواسا ئەگەر لە باڵەخانەیەکی بەرزەوە بکەوێتە خوارەوە لەوانەیە تووشی خەڵک تووشی کارەسات بکە. ئێستا من بۆ خۆشم تێستی شەکەم ئەم شوشەیە نەچۆتە ناو فڕنەکەوە، بەری دەدەم بزانم دەشکێت بەم شێوەیە، بەو شێوەیەشکە ورد و خاش بوو. ئەم پارچانەش پارچەی گەورەن، ئەگەر بەر هەر کەسێک بکەون ئەگەریەوەیە زیانی زۆری لێ بدەن. ئەمەیان چۆتە ناو فڕنەکەەوە نزیکەی 600 پلەی سیلیزی گەرم کراوە. ئەگەر بەو شێوەیە بە هەمان شێوە بەری بدەم ئەگەری هەیە ناشکێت بەو شێوەیە، بەڵام بەرزیەکەمەوە جارێکی دیکە ئەگەر بەم شێوەیان بکەوێت ئەگەری شکانی هەیە، بەڵام چۆن شکانێک کە هیچ زیان ناگەێنێت بە دەوروبەری. ئەگەر یەکێکیشی سا بۆ نمونە لە باڵەخانەیەکی بەرزەوە مە بکەوێتە خوارەوە بە بۆنی ڕەشەبایەکەوە بێت یاخود زەمین لەرزینێکەوە بێت، ئەم تەبەقەیە یان گەورەتر بکەوێتە خوارەوە بکەوێت بەسەری هەر کەسێکیشا تووشی هیچ زیانێکی ناگا. بۆ نمونە بەم شێوەیە ئەوە کەو بە قاچی منیشە هیچ زیانێکی نەبوو بۆ من، چونکە پارچەکانی زۆر بچووکن، زیان بە کەس ناگەێنن. دوای چوونە ناو فڕنەکە و تەواو ئامادەبوونیان پاشان شوشەکان دەبێت بشۆرێن. شوشەکان دەخرێنە سەر هێڵەکە و دەڕۆنە قۆناغی شوشتن. لە ناو ئەم دەستگایەدا بە شێوەیەکی زۆر جوان دەشۆرێن و وشک دەکرێنەوە. لە دوای هاتنە دەرەوەشیان بەهۆی ژمارەیەکی زۆری گڵۆپی سپیەوە تەواوی شوشەکان بە چاو کۆنتترۆل دەکرێت بۆ ئەوەی دڵنیا ببنەوە لە پاکی شوشەکان، چونکە دیوی ژوورەوەی شوشەکانی سیستەمی دەبڵ گلاس بە هیچ شێوەیەک دوای دانانی لە ماڵ و باڵەخانەکان پاک ناکرێتەوە. بۆیە دەبێت زۆر وریا و وردین بن لە پاکردنەوەی دیوی ناوەی شوشەکان پێش ئەوەی بەیەکەوە بنووسێنرێن. هەر جامێک لە دیوی ژوورە و دەرەوەش دەشوە، لە دیوی ژوورە و دەرەوە دەیشتەوە. دوایەوە
بە پلەیەکی گەرم 125 دەرەجە دەیشوات ئاوەکە تەواو کوڵاوە ئاوەکە تەواو کوڵاوە دوایەوەش قەتێکی مشکردنەوەیشی تێدا هەیە لەگەڵ هەواش لەگەڵ هەوا هەر دەرچووە دەرەوە ڕێک وشکیەکاتەوە ئەنی شوشەکە لێرە بە وشکی دێتە دەرەوە ساوە جامە پیسەکەی دەستی من بوو باشی کردوێتەوە ئێستا بە شێوەیەکی گشتی بۆ ڕووپۆشکردنی باڵەخانەکان یاخود دەرگا و پەنجەرەی ماڵان و باڵەخانەکان خەڵکی زیاتر دوو شوشەیی بەکاردێنن واتە پەنجەرەی دەبڵ گلاس پەنجەرە و دەرگای دەبڵ گلاس یاخود شوشەی ڕووپۆشی دەبڵ گلاسی باڵەخانەکان هەم دیمەنیان جوانترە هەمیش ساردی و گەرمی دەرەوە کەمتر دەچێتە ژوورەوە ساردی و گەرمی ژوورەوەش کەمتر دەچێتە دەرەوە و بە فیڕۆ دەچێت بۆیە ئێستا پەنجەرە و دەرگا و ڕووپۆشی دوو شوشەی دەبڵ گلاس بەکاردەهێنرێت سیستەمی دەبڵ گلاس لە دوو شوشە پێک هاتووە کە یەک تاوەکو 2 سانتیمەتر بۆشایی لە نێوانیاندا هەیە ئەو هەوایی نێوان ئەو بۆشاییە ڕێگری زۆر دەکات لە گەیاندنی گەرمی و ساردی بە شوشەکەی ژوورەوەیان دوو شوشەکەش بە شێوەیەکی ئۆتۆماتیکی بەیەکەوە دەبەسترێن و لێک ناکرێنەوە بۆ ئەو مەبەستەش دەستگایەکی درێژ هەم شوشەکان دەشوات و وشکیان دەکاتەوە و هەم بە یەکیشیانەوە دەلکێنێت ئەوەی تۆ هەستەکەم سوکتر بوو لەوەی من بەڵێ ئەوەی تۆ هەستەکەم سوکتر بوو لەوەی من لەوانەیە فێڵەگەر یەک ئەو جامە مەسەلەن چۆن تێ بکەیت ئەوە پشتەکەیشی وەکو ئەو دابنێیت هەتا 100% دەبڵ بێت ئەوە بدە بە من چۆنیە بێدابنێن ئاها ئاوا بۆ شێوەیە ئەی سڕێنیتەوە ئێستا ئەوە ئەڕواتە خۆراغی شۆرین بەڵێ ئەما بێ بە دیوی ڕەنگەکە دائیمەن دیوی دەرەوەیە دیوی دەرەوەی بۆی دیمەنی باڵەخانە و خانەکان جوان بکە بە جوانی دەربچێ بەڵێ ئەمیش دیوی ژوورەوە تەواو بوو حازر بوو ئێستا شوشەکە لێرە دەچێتە خۆراغی دوایەرە دوای ئێرانە ئەڕواتە سیلیکۆنکردن باش ئەو دوو جامە پێکەوە دەبێت بە شێوەیەک ببەسترێتەوە بۆ سلیکۆنی لێ دەدەن هەم هەتا دەوروبەرەکەی عەزلی بکەین ئەو سلیکۆنە چ سلیکۆنێکە پۆلیسولفایدە مادەی پۆلیسولفایدی پێ دەڵێن نەگەیەنەرە نەگەیەنەرە و مادەیەکی ئێستا لاسەقە کارە دەکەن وانە بەڵێ ئەو جامەی کە من و تۆش داماندا ئامادە بووە بەڵێ
ئێستا ئەم سیلیکۆنەی لێ دێین ئەو دوو جامە پێکەوە ئیتر پێکەوە دەنووسێ و لێ نابێتەوە هەتا ئەو سیلیکۆنەی لێ نەکردرێتەوە باشە لێ نابێتەوە ئەو دوو شوشەیە لێکتری نابێتەوە سلیکۆنەکە هەم جامەکان بە یەکەوە دەلکێنێ هەم نەگەێنەریش هەم نەگەێنێت طبعاً ئێمە لێرانە لە هەمووی ئەساسی تر ئەوەیە ئەم مەرحەلەیە بە جوانی دەردچێت ینی نابێ ئەو جامە پیس ببێت دەبێت بە شێوەی بە خاوێنترین شێوە بگەێنە دەست مشتەرەکانەوە یان کۆستمەرەکانوانەوە هەیە حەزی لێ نییە جامەکە بگەێتە دەستی پیزە هەتا تەکالیفی خاوێنکردنەوەی نیەتە سەری بۆیە پاک و خاوێنی ئیشەکە زۆر ئەساسە لە لاوە مەبەستەوەی ئەو سلیکۆنی بەرنەکەوێت ئەو سیلیکۆنی بەرنەکەوێت تەنیشتەکانی یاحتیاجی بەس نەکەوێتە سەرسەرەکەیەوە یان بکەتە دیوی دەرەوەی ئاسان لێ نابێتەوە ئاسان لێ نابێتەوە تۆز و خۆڵ و پیسیش ڕاکێت چونکە چەورە ئەو سیلیکۆنە شوالێ دراوە تقریبا لە خلالی نی ساعات بۆ ساعاتێک 100 دوشکە بێتەوە حاضرە بۆ کەواتە پێویستی بە نزیکەی نیو کاژێر تا کاژێرەکە بۆ ئەوەی وشک ببێتەوە وشک ببێتەوە بەڵێ کاگەمین چەند جۆر شوشە هەیە مەبەستم لە ینی لە جۆری شوشە نەک لە ڕەنگەکانی شوشە بۆ گەیاندن و نەگەیاندنی گەرمی عادەتەن بۆ خۆی دوونەوە هەیە نەوەیەکی هەیە ناوێکی ستاندەرتە هیچ مواصفاتێکی ئەوەی نییە کە عەزلی حەراری بکات ئەو شوشە ئاسایی کە جارانیش بەکارە کە جارانیش بەکارە نەهێنرا شوشەیەکی ئاساییە شوشێکی ئاسایی ئێستا لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا شوشەیەک پێیا بووە بۆ خۆی لە ناوخۆی عەزلێکی حەراری ئەکات لە ڕێگای شکاندنەوەی ئەو تیشکە گەرمایانەی وا لە ئەوەوە لە ڕۆژەوە بمانگێت هەر هەمان شوشەیە دواتر دەستکاری دەکەن یان بۆ خۆیان لە وەختی بەرهەمێنانە یەکسەر ئەچێتە ناو مادە خامەکەەوە یەکسەر شوشەیەکی وا دروستە بێت بەڵێ بۆ خۆی هەر لە ئەساسەکەیەوە کە دروستە کردرێ لەوە طبقەیەکی دادەندرێ لەسەری ئەو طبقەیە عکسی ئەو گەرما و ئەو تیشکەوە لە شوشەکە ئەدا ئەو گەرمانە عکسەکات کەواتە ئەگەر خانوویەک یان باڵەخانەیەک ئەو پەنجەرەی هەبێت کە ڕووناکی بگەڕێنێتەوە پێچەوانی بکاتەوە ئەگەر پلەی گەرمی لە دەرەوە نزیکی 50-60 بێت لە ژوورەوە فێنەکترە بێت جیاوازە بێت لەگەڵ ئەو شوشە ئاساییەکە بەڵێ جیاوازە بێت چەندە ڕادەکە چەندە یانی تا چەند ئەتوانێت تیشکی ڕووناکی بشکێنێتەوە بەڵێ بازنەوە براندێک هەیە هەتا 180 ئەشکێنێتەوە هەتا 180 بازێکی هەیە هەتا 170 ئەشکێنێتەوە باشە باشی هەیە هەر هیچ ناشکێنێتەوە دوای پێشکەوتنی تەکنەلۆژیا جۆرە شوشەیەکی نوێ بەرهەمهێنرا کە پێی دەڵێن لۆئی ئەو جۆرە شوشەیە لە وەرزی هاویندا ڕێگری دەکات بە ڕێژەی لە 180 لە چوونە ژوورۆی تیشکی ڕۆژ و گەرمی بۆ ژوورەوە لە وەرزی زستانیشدا گەرمی ژوورەوە ناهێڵێت بە فیڕۆ بڕوات و بێتە دەرەوە بە هەمان شێوەش پلەی ساردی دەرەوەش ناهێڵێت بچێتە ناوەوە بە شێوەیەکی گشتی شوشەی جۆری لۆئی ڕێگری دەکات لە هاتوچۆی گەرمی و ساردی و تیشکی ڕۆژ بە ڕێژەی لە 180 بۆ ناوەی ماڵ و باڵەخانەکان چەنەوە شوشەیەکی لێ لەگەڵ ئەو هیتەرەیە ئەتوانین تاقی بکەینەوە بزانین لە ڕێگەی ئەم دەستگایەوە بزانین پلەی گەرمی چەندە ئەمە پلەی گەرمی ئەم هیتەرە کەیسا ئیشەکە 313 پلەی سیلیزیە پۆین 9 لەسەر و سفرەوە زۆر گەرمەوە نیە زۆر گەرمە ئێستاگەر لەسەر دەستگەیشەوە بەڵام زۆر گەرمە کام شوشەیەیان نۆرمەڵەکەی ستاندەرتەکە ئەمانی لە بەردەستمانە ئەو دانەیەمان ستاندەرتە لەگەڵ ئەو دانەیەشمان ستاندەرتە ئەمەیان ستاندەرتە باڵێ بۆ دەستی پێ بکە
با هەر دوایین دەرە گەرمایەکە زۆر بەس ئاگان دەست بێت دەست نەسووتێ بۆ ماوەی چەند چاوەڕێ بکەین دەردەکەوێت گام شوشەیە چەند پلەی گەرمی بەخۆی ئەگوازێتەوە یانە ئیشکێنێتەوە لەسەر 100 دەرەجە دابنێ بۆ ماوەی 3 دقه 4 دقه خوێندنەوەکە وەرەگریت بزانی چەنە ئێستا ئێمە 390 بوو 390 دەرەجە بوو لەسەر پلێتەکە خۆزێک چاوەڕێەکەی بزانین شوشەکە دیوی دەرەوەی ئەگاتە چنێک ئێستا سیویەکە هێشتا گەرم نەبووە هیتەرەکە تاوکو نزیکەی 313 پلەی سیلیزی سەر و سفر گەرم کرا یەکەم جار شوشەی ئاسایی کە دەبڵجام بوو دانرا لەسەر هیتەرەکە دوای تێپەڕبوونی 5 خولەک لە دیوی ژوورەوەی شوشەکە نزیکەی 68 پلەی سیلیزی سەر و سفری خوێندەوە لە دیوی دەرەوەی شوشەکەش کە لەسەر هیتەرەکە دانرا بوو پلەی گەرمی نزیکەی 118 پلەی سیلیزی سەر و سفر بوو دواتر جۆرە جامێکی دەبڵ گڵاسی جۆری لۆ ئیمان لەسەر هیتەرەکە دانا لە هەمان گەرمی هیتەرەکەدا دوای تێپەڕبوونی 5 خولەک لە دیوی ژوورەوەی نزیکەی 43 پلەی سیلیزی سەر و سفری پێشاندا و لە دیوی دەرەوەشی کە لەسەر هیتەرەکە دانرا بوو نزیکەی 129 پلەی سیلیزی بوو لە سەر و سفرەوە شوشەی جۆری لۆئی بەکارهێنانی زۆر باشترە لە شوشەی ئاسایی چونکە پاشەکەوتێکی زۆر باشت بۆ دەکات ئەویش بە بەکارهێنانی وزەیەکی کەمتر بۆ ساردکردنەوە و گەرمکردنەوەی ژوورەوە ئەوە تەقی ئەوە لە ئەنجامی خراپی کوالیتی شوشەکەی یان گەرمیەکە زۆر بوو ئەو گەرمیەی وا لەو شوشەیە داوا بە یەکسانی دابش نەبووە باشنە لە یەک منتەقەیەک زۆر زیاد گەرم کراوە بۆ جامەکە تەقێ بۆیە تەقێ هەموو جامێک مەرجە بتەقێ هەموو شوشەیەک ئەگەر بۆ شێوەیە گەرمایی وەرگرت بە یەکسانی نەبوو ئەگەری تەقینی هەیە ئێستاوە نزیکەی 50 پلەی سیلیزیە لە سەرەوەکەی لە سەرەوەی 54 پلەی سیلیزیە 54 پلەی سیلیزی و پوینت سێشە لە ماوەی نزیکەی 5 خولەکە لە دیوی ژێرەوە تەقی لە سەرەوەشی 54 پوینت سێ بە ئاخر تێستیشی گەینەوە ئێستا بوو بە 55.1 ئێستا لەگەڵ ئەوەی کە لەسەرەوەی 55 پلەیە دەتوانین لە خوارەوەش خوێندنەکە وەربگریت بزانێت چەند با لە خوارەوە بزانێت چەندە بزانێت چەند پلەیە لە جامەکەی خوارەوەی لە خوارەوە 18.9 ساڵانە ڕێژەیەکی زۆر شوشە بە تەبەقی گەورە دەهێنرێت بەو هۆیەشەوە پارەیەکی زۆری سەرمایەدار و خاوەن باڵەخانە و ماڵەکان دەڕواتە دەرەوە بۆ کڕینی شوشەکان لە سروشتی کوردستانیشدا ئەگەری هەیە مادەی خامی بەرهەمێنانی شوشە کە لمە دەست بکەوێت بە تایبەتی لە ناوچەی گەرمیان بە دامەزرانی کارگەیەکی ستاندەرتی بەرهەمێنانی تەبەقی شوشەی گەورە ڕێگری دەکرێت لە چوونە دەرەوەی ئەو پارەی کە دەدرێتە ئەو شوشانە